ئەو برابەڕێزانە ئەزانن کە خەتێکی سەلەفی جیهادیە پێویستە بێ مەسەر ئەم نقطەیە سەلەفی جیهادی یعنی چی بۆ ئەمەش پێویست بەوەکە کە ئەسڵەن بگەڕێنەوە سەر ئیسلامیان چۆن گەیشتوونەتە ئەو لوتکە جیهادی کە ئێستا لە سەتان نەوەتی بزوتنەوە جیهادیەکان لە جیهانە لەسەر ئەو زەمینەی سەلەفی جیهادیە وەستاون هەمومان نەزانین لە ساڵی 1924 دەوڵەتی ئیسلامی ئاخر ڕەمزی ڕووخاو حاکمیەتی شەرع خرایە کەنارەوە کە دەوڵەتی عوسمانی نەما هەرچەندە ساڵی 1970 انقلابی عسکەری ئەلمانیەکان کرابوو بەسەر سوڵتان عەبدولحەمیدی ڕەحمەتیە بەڵام لە 1924 پێکجاری ئیلغا کرایە و هیچ ئاسەوارێکی نەما لەوەی کە مسلمانان بڵند دەسەڵاتێکی سیاسی لە گۆشە و کەنارێکی ئەم دنیاە هەیە کە ئەشێ بڵێن ئەمە خەلیفەی مسلمانانە وەلەو بە ڕەمزێکیش بێت ئەمە نەما لەبەرەوە لە دوای 4 ساڵ ئیمان بەنا ڕەحمەتی خوای لێبێ لە ساڵی 1928 ئیخوان مسلمینی دروست کرد ئیخوان مسلمین دواییتر بوو بە مەدرسەیەکی پەروەردەیی فکری سیاسی ئیسلامی زەمینەیەکی بە قووەتی دروست کرد ئومێدێکی گەورەی لە خەڵکا زەرع کردەوە کە ئیسلام قابلی گەڕانەوەیە فکرێکی سیاسی ڕەسەنی لە ناو خەڵکیە دروست کرد کە ئیسلام پێویستی بە حاکمیت هەیە و ئەو شەرع بۆ ئەو هاتووە کە دادپەروەری لە نێوان خەڵکیە دروستکە مسلمانانیش مکەلەفن دەسەڵاتی شەرعی دروستکەنەوە ئیمان بەنا ڕەحمەتی خوای لێبێ زۆر پشو درێژانە ئەم تەنزیمە گەورەی دروست کرد و قاعدەیەکی جەماوەری زۆر بە قووەتی بۆ دروست کرد یەکێ لەو سیمانەی لەو سیفەتانەی لە بانگەوازی ئیمان بەنایە هەبوو سینە فراوانی پەروەردەکاری پشو درێژی بە سەبرێکی زۆرەوە ئەم پەروەردەکاری ئیمان بەنا لە شەستەکانە فکرێکی سیاسی ڕەسەن و بە قووەتی هاتە سەر کە فکری حاکمیەتی ئیسلام لسيد قطب رحمة خوای لێبێ بوو بە منەظیری سەری جیهانی ئیسلامە و لە خارجی جیهانی ئیسلامیشە بوو بەو مەدرسە فکریە گەورەی کە زەمینەی سەلەفی جیهادی ڕەخسان لە جیهانە ئەوانەی کە ئاشنان بە فکری سەید قوتب زانن کە لە گوندێکی سیدی عەباسی مەغریبەوە دەست پێ بکەی هەتا ئەگەیتە جزیرەکانی مەندەناو لە باشووری فیلیپین یا لە ئەندۆنیسیا لە هەر گوندێکا بی خوێنەوارێکی ئیسلامی لێبێ ئەزانە سەید قوتب چیە و ئەزانە حاکمیەتی شەرع یعنی چی و فکری سیاسی ئیسلامی چییە سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ حاکمیەت و وەلا و بەڕائی ئیضافە کردەوە سەر داعوەکەی ئیمام بەنا ڕەحمەتی خوای لێبێ کەوابوو لە فترەی حەفتاکانە زەمینەیەک هەبوو فکری سیاسی ئیسلامی بە تەزکیەی نەفس و پەروەردەیەکی پشودرێژ بۆ داڕشتنی شخصیەتێکی سیاسی ئیسلامی بە قووەت وەلا و بەڕائێکی پاک وەلای بۆ خوا و پێغەمبەری خوا و مسلمانان هەبێ ئینەما وەلیکم الله ورسوله والذین آمنوا بەڕائیشی لە کافران و مرتدان و منافقان هەبێ ئینا براء منکم ومما تعبدون من دون الله لەسەر ئەم ئەساسە فکری و کۆمەڵی خەڵکی تر پەروەردەبوو بوون و وردە وردە ڕوویان لە تەسەوراتێکی جیهادی کردبوو لە شەستەکانە یەکەمین محاولەیەک کە لە میسر کرا خۆی سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ محاولەی ئیعادە تەنزیمێکی کرد لەسەر ئەساسی ئەم فکرە نوێی کە خۆی بۆی دروست بووە کەوتۆ ئیعادەکردنی تەنزیم و ئەوانەی کە هاوکاری بوون هەمووی ئەعدام کردن ڕەحمەتی خوایان لێبێ بەزێکیان دەرچوو عەبدولمەجید شاذلی کە 7 ساڵ تەلەبەی سەید قوتب و ڕەحمەتی خوای لێبێ پاشان خەتی تر بە دوای ئەوە هاتن و مەجموعەیەکی تر کە ناسران بە مەدرسەی مەدفەعی و کارم الئەناضولی و مەجموعەیەک لەو کەسانێک کە لەگەڵیانە بوون دیسان کەوتنە سەر خەتێکی جیهادی بەڵام فاشل بوو دوایی تەسیلێکی شەرعی زۆرتر هەبوو کە دکتۆر ئەحمەد عەبدوڕەحمان فەک الله ئەسرە هاتە ناوی و ئەیمەن زەواهیری و عەبدولقادر عەبدولعەزیز و عەبدولاخر حەماد و ئەم برابەڕەزانەی تر کە دوایی بوون بە جەماعەی ئیسلامی و هەندێکیان بوون بە جەماعەتی جیهاد کەوتنە ڕوبەڕووبوونەوەی مسر 10 ساڵ توولی کێشا ئەم مواجهەیە لەگەڵ حکومەتی میسری لە سووریاش بە هەمان شێوە پێویسترا مەدرسەی مەدفەعی کە ڕووڕووی بەعسیەکان بووە خەتێکی جیهادی دروست بوو سەرەتا مەڕوان حەدید محاولەی یەکەمی لە شەستەکانە کرد
فإلى صالح نصح حفتة والسيا بناي طلعي مقاتلي إخوان المسلمين يكم جار طلعي مقاتلي غير إخوان المسلمين ناو نابو دعيبوا بطلعي مقاتلي إخوان المسلمين أوش دي سامبو كايا و دعيبوا مروان حديد برحمة بالشهيد كرا أما زمينيك بقوة دروس کرد شۆڕشی ئێرانی کە ڕوویدار دنی ئەم دەسەڵاتە عەلمانیانیان بۆ دروست بووە ئەمە ژوای کرد کە لە میسر محاولەیەکی تر بکرێتەوە لە شاری ئەسیوتەوە و هەتاکو ئێوارەش مجاهیدەکان شاری ئەسیوتیان تا ڕادەیەکی زۆر کۆنتڕۆڵ کردبوو دوای ئەوەی کە مواجهەیەکی زۆریان لەگەڵ جەیش و پۆلیسا کرد کە ژمارەی کوژراوانی تەرەفی حکومەت 87 کەس بوو ألم كاتشوا طبعا يتر حكم إعدامي أيمن ظواهري أمانة درتشو لو زمانه وأنا للدروان فاشان أبو كسادات كجرة جا جهادي أفغان دستي بيكر تأصيل شرعي زور تربو مرحلة كردنكي إمام بنا پروردكاريته تنظيميكي أو لفكري حاكميته ولا أبراء سيد قطبه شو مرحلة كتر أوانيك إخوان بن زوريني قيادات إخواني كما مستعي سانيو جامعة كان بون برينو بري سعودية لوي آويتبون يقروا لنواني فكري إخوانو أو زميني عقائدي كدولتي السعودي درسي كردبو لسر كنبوري محمد بن عبد الوهاب رحمه الله ليروا مرحلة جيتر قشي پروردهي بشو درجي تنظيمي فكري سياسي لقل هبوني حاكميتي شرعي وتأصيلي ولا أبراء هات سر كومولك مسلمات عقائدي كختيكي سلفي جهادي بيبر وردبو أم سلفي جهادي ورده لمعسكراتي أفغان قوة تربو تيار سلفية ورده تشنهي كردو رويشتو فرية جغال كانيتر لكردستاني ايما شان صالح 1952 هتا زمانك بزوتنوي إسلامي وكو بزوتنوي تايبت بخوي درچو هشتا وحود بزوتنوي فكري سياسي إسلامي لسر زميني إخوان المسلمين دروز بو لبرأوا همو فكري سياسي لكردستاني إيميا إخوان بو أحادك هبون وكو الشيخ حمدي سلفي كبيان بو ترى سلفي ولا كوتاي هشتاكانيشا بدايتي هشتاكانيشا ك ملا عمر تشنياني قرايا وبناي ملا عمر السلفي دعي مشهور بو أجنا همو قاعديك كلمنطقي إيميا هبون همي إخواني بون لصالة ذا نصطو اشتاو حبز ابن إسلامي هاتا كايوا برابر إمام سمنا عثماني رحمتي كيتشو ولا قيادات إخوان بيشتريش مانس الشيخ محمد برزنجير رابطي إسلامي هبو وعبد الرحمن النورسي يعني إمام عبد الرحمن النورسي ملا محمد الرازي وأمانة شهر مشبع بون بفكري إخوان هرچنا لزمانك أبو تري إخوان نما أبو وكو تنظيم لصالح حفتاويك ولا ولاتي إما نما أبو لبرو الزمينة كزمينة فكري سياسي إخواني بو بزوتنوي إسلامي لسر أساسي أو زمينة يدرس بلام لصالي نصته هشتا وهشتا طبعا ما إيران دعم يكر فكرة سياسية كهبو تصور بوتشون كهبو جماريكي غاية درجة زور كما ونوعا لهلا بجو سليماني وهولير ولهم أطرافي كردستاني باشورية ما هم يهبو أوي كبيويستي بيبو داوي تصبيحك بو كهمي بهونيتو إيران تواني ببه بم داوو كوملك زوري لخوكو كردوا بي إخوانيزم كان دعي إخوان كاني إهمال كرد أوش أو زنجيريك أي نسينو